ئەم کاتدان باش من دکتۆرە بانووم ئەمەوێ ئەمڕۆ باسی زیاتر دەربارەی مەسەڵەن چ خواردنێ بخۆی لە کاتی سکپڕبوون و مەسەڵەن چ کیمیاویە دەبێ ئاگار لە کاتی سکپڕبوون زۆر مهمە کە ئەنواعی خواردن بخۆی و ئەنواعی خواردن تەجریبە بکەیت چونکە سوودی هەیە بۆ مناڵەکە یعنی نابێ ئەگەر بڵێ من زۆر حەزم لە ماستە هەرەوە بخۆم یان من حەزم لە شلۆ برنجە هەرەوە بخۆم ئەبێت تەنەوەعی تیا و ئەو شتێکە زۆر مهمە تەنەوەعی تاکەی ئەوەیە کە پێڵێن سەوزە و میوە زۆر مهمە ئەم شتانە طبعا میوە کوڵان و سوورەکراویتیان نیە بەس سەوزە و شت مەسەلەن کە هەروکو خۆی بێ بیخۆی نەک بچی سووریکەیتەوە یان بیکوڵێن کە گۆشتی شەخۆی گۆشتی سوور کەم کەرەوە زیاتر بچۆرە سەر گۆشتی سپی اینجا گۆشت بە یعنی هەمیەوە محاڵەکە گۆشت هەر کەم بکەیتەوە لە ناو خواردنەکانت بە هەمان شێوە ئەو خواردەمەنیانی کە لە شیر دروستەکە مەسەڵەن وەکو پەنیر و ماست و کەرە محاڵەکە ئەوەش کەم کەرەوە یان ئەگەر هەڵت بژارد ئەوە هەڵبژێرەوەی کە چەوری کەمە لە عینی کاتیشە خوێ و شەکر ئەبێ کەم بکەیتەوە سێریکە خۆت کە تۆ ڕۆژانە چەند خوێ خێتە ناو چێشتەکەتەوە محاڵەکە بیکە بە نیوە یان کەمتر محاڵەکە شەکر کەمکەوە بیکە بە نیوەی ئەوەی کە تۆ عادەتەن بەکاری هێنیت یان هەر بە تەواوەتی بەجێی بێڵە اینجا مەقسەم هەرەو شەکرە نییە کە خێتە ناو چاوە بەس کێک و چکلێت و ئەو شتانەش بەو شتانەیە کە لە ئارد دروستەکەی مەسەڵەن وەکو سەمون محاڵەکە ئەو ئاردە بۆرە هەڵبژێرە یعنی ئەو سەمونە بۆرانە چونکە سوودی زیاترە لە بیریشت نەچێ ئاو زۆر ئەبێ بخۆی لە هەموو کاتی سکپڕبوونەکەتە ساردی و عسیر و ئەو شەربەت و شتانە وەکو ئاو نین چونکە پڕن لە شەکر اینجا خۆ دوور خەرەوە لەوان اینجا محاڵەکە هەر ئاو بخۆی ئاوی طەبیعی دەربارەی ماسی زۆر مهمە بخۆی بەس هەندێ ماسی هەیە ئەبێ ئاگات لە خۆت بێت چونکە مادەیەکی تایە خەتەرە بۆ مناڵەکە ماسی کە تازە گیرابێ و نەگەرم کرابێتەوە بە هیچ شێوەیە عین نەکوڵابێ نەسووکرابێتەوە نەخرابێتە ناو فڕنەوە نابێ بیخۆی چونکە باکتریای لیستێریای تیا اینجا باکتریای لیستێریا زۆر خەتەرە بۆ مناڵەکە ئەتوانێت لە بارت بچێت ئەو ماسی کە پێڵێن تون ئەوەی کە هەر لە قوتوایەت مادەیەکی ئاسنی تایە پێڵەن مەرکری اینجا ئەمەش زۆر خەتەرە لە کاتی سکپڕبوون بۆیە نابێ زیاتر وەک لە قوتوویە بخۆی لە هەفتە یعنی ئەو ماسی تونە کە لە ناو ئەم قوتوایەت نابێ زیاتر وەک لە یەک قوتو بخۆی لە هەفتەیەکە ئەگەر بۆشت کرا هەرمەی خۆ چونکە ئەم مادەیە باش نییە مادەیەک تریش هەیە پێڵەن کوفئین ئەو مادەیەوەی کە زۆر کەس لە ناو قاوەیە ئەیناسێت بەس لە ناو چاشە هەیە خاصەتەن چای ڕەش ئەمەش زۆر خراپە نابێ بیخۆی یانە بیا زۆر کەمیکەیتەوە لە کاتی سکپڕبوونە ئەبحاس دۆزێتەوە کە ئەم دایکانەی کە مادەی کۆفینیان زۆر خواردووە لە ناو چایان لە ناو قاوە مناڵەکانیان دروستبوونەکەیان کوچۆم بڵێ کەمتر بۆتەوە لە کاتی سکپڕبوونەکە زۆر مهمە لە کاتی کە سکت پڕە وەرزشیش بکەی یعنی ڕاضە بکەی چەند شت هەیە ڕاضەی و حرەکاتی خاصەیە بۆ ئەوانەی کە سکیان پڕە زۆر باشە اینجا ئەتوانین بیان دۆزیتەوە سەر ئینتەرنێت ئەبێ ئاگات لە خەو بێ کاتی کە سکت پڕە نابێ خەوت کەمتر بێ وەک لە پێشەوەی کە سکت پڕ بوو یعنی پێشەوەی کە بە حاملە چونکە خەو زۆر مهمە بۆ تۆ بۆ مناڵەکەش بەتاکیدی لە ماڵەوە چەند کرێمێکت هەیە یان ئەنواع مکیاجت هەیە کە مەوادی کیمیاوی تایە کە خەتەرە بۆ مناڵەکەت ئێستا ناوی چەند مەوادێک تێمێ کە ئەبێ بیدۆزیتەوە لەسەر ئەو شتانەی کە هەت ئینجا ئەم مەوادانە بزانە لە چ شتێکە تایەتی ئینجا ئەم شتە بەکارمەهێنە کاتی حەملیان کاتی سکپڕبوون ئەوەڵ مادەی ڕێتینۆیدە ئەم مادەیە بەکارهێنرێ لەو کرێمانە ئەوەی کە بۆ عیلاجی زیبکەی بەقوت بەکارێنە ئەوەی کە پێڵەن ئاکتی یان لەو کرێمانە ئەوەی کە دژی چرچبوونی پێستە دووهەم مادەی تێتراسیکلینە ئەم مەوادە بەکارهێنرێ لە ئانتیبایۆتیکس ئەوەی کە بەکارێن دژی نەخۆشی باکتریا مادەی سێیەم پێڵەن هایدروکینۆن بەکارهێنێ بۆ کاڵکردنەوەی پێست خاصەتەن بۆ کەسانەی کە پەڵەی تۆخیان هەیە لەسەر پێستیان
وەریەگرن بۆی ئەم پەڵەتۆخانە سپی بێتەوە. مادەی 4 پێڵان فتالات لە چەند موادێکی پلاستیک ئەیدۆزیتەوە چونکە پلاستیک بەقۆتەکە لە ناو ڕەنگی بۆیەی نینۆکیش ئەیدۆزیتەوە. اینجا ئەم موادە پلاستیکانە توانێت یاری مناڵ بێن مثلا مەمەژنەی مناڵان. مادەی 5 پێڵان فۆرمالدەهاید. فۆرمالدەهاید ئەتوانی بیدۆزیتەوە لەسەر ئەو شتانەی کە بۆ مناڵ دروستکەوە مثلا شامپۆ و سابوون و ڕۆنی مناڵ و ئەم شتانە لەگەڵ لە موادی میکیاجی ژنیشا زۆری تایە. مادەی 6 پێڵەن تۆلوێن. ئەم مادەیە لە ناو بۆیەی نینۆکە ئەدۆزرێتەوە فا دوورکەرەوە لێی. مادەی 7 پێڵەن ئەمۆنیا و لە بۆیەی قژە ئەدۆزرێتەوە تقریبا هەموو بۆیەکی قش پڕە لە ئەمونیا ئەبێ ئەمەشیان دوورکەویتەوە لێی. مادەی 8 پێڵەن دیهایدرۆ ئۆکسی ئاسێتۆن. اینجا خاصەتەن لەو کرێمی ڕەنگانە ئەدۆزێتەوە ئەوەی کە پێست بۆرەکاتەوە یعنی تانێک تەیاتێ ئەڵی لە ژێر هەتاوە بوویت ئەوەش بێت دوورکەویتەوە لێی. مادەی 9 پێڵەن تیۆگلوکۆلیک ئاسید لەو کرێمانە ئەدۆزرێتەوە ئەوەی کە مولابە. مادەی 10 مادەی بوتۆکسە ئەوەی کە هەمومان نەزانین چی پێست لابە بەس ئەم مادەیە چۆن ئیشەکە بە شەلەلی عەزەڵەتەکانی ئەو مەنتیقەیە. بیری لێکەرەوە پێش تۆ مادێکی ئاوا بێ بە پێست و بڕوا بۆ مناڵەکەشت.